بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دابەشکردنی موچە کێشەی تێکەوتووە و بەپێی زانیاریەکان لە ئێستادا وەزارەتی دارایی کەمتر لە 200 میلیارد دیناری لە بەرزدایە لە کاتێکا دابەشکردنی موچە پێویستی بە 707 میلیارە بە لێبڕینەوە بەپێی بەدواچوونێکی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ئێستادا داهاتی ناوخۆ و داهاتی نەوتیش نەگەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەینەوە کاری دروستبوونی کێشەی موچە بۆچی دەگەڕێتەوە کێ بەرپرسیار لە دروستکردنی کێشەی موچەوە بۆچی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی دروست لەو بارەیەوە نادات. لەگەڵ ماوێ حکوومەتی هەرێم جەنگی دەرونی لەگەڵ موچەخۆران دەکات و بە 2 ڕۆژ جارێک موچەی وەزارەتێک دابەش دەکات. با پێی بەڵێنی بەرپرسانی حکوومەت بێت دەبێ هەرسی ڕۆژجارێک موچە بدەن، بەڵام ئەم جارەش بەڵێنەکەیان شکاند و بە 2 ڕۆژ جارێک موچەی وەزارەتێک دابەش دەکەن. لە کۆی 19 وەزارەت تاوەکو ئێستا 4 وەزارەت موچەیان وەرگرتووە کە ئەمانن وەزارەتەکانی تەندروستی، پێشمەرگە، دارایی و ناوخۆ. وا بڕیاریشە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە موچەی وەزارەتی شەهیدان و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی بدرێت. بە پێی بەدواداچوونی ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش پارە بۆ وەزارەتی دارایی ناگەڕێتەوە و حزب دەستی بەسەردا گرتووە. عەلی حەمەساڵح ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بە پێی بەدواداچوونەکانی پارەی پێویست بۆ خەزێنەی گشتی ناگەڕێتەوە و حزب دەستی بەسەر داهات داگرتووە. جگە لە داهاتی ناوخۆ تاوەکو ئێستا داهاتی نەوتیش نەهاتووەتە خەزێنەی گشتی. بۆیە دابەشکردنی موچە لە ئاستێکی زۆر لاوازدایە. لەسەر ئاستی پەرلەمانی کوردستانیش ژمارەیەک واژۆ کۆکراونەتەوە و داوا دەکەن حکوومەت لەسەر کێشەی موچە بێتە پەرلەمان. لەم بارەیەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکات لەسەر موچە 1 هەفتە مۆڵەتیان داوەتە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی وەڵامیان بداتەوە. سەبارەت بە کۆبوونەوە لەسەر موچە بەڕێستان ئەو حەقیقەتە زانن کەم بابەتێکی تازە نیە لە ساڵی 2014 هەیە و ئەم بابەتە بە ئامادەبوونی حکوومەت باشترە، بەڵام ئێمە جارێک زیاتر داوامان لە حکوومەت کردو بۆ بابەتە ئامادە بێ وەڵامی ئیجابی ماوەرنەگرتووە. بۆیە ئەندامانی پەرلەمان داوایەکیان پێشکەش کردووە 56 ئەندامی پەرلەمان کە دانیشتن بکرێت بەبێ ئامادەبوونی حکوومەتیش بێ. لە بەرامبەر 65 ئەندامی پەرلەمان یاداشتێکیان واژۆ کردووە و ئەیانەوێ حکوومەت ئامادە بێ بۆ ئەوەی کە سەبارەت بە هۆکارەکانی کورتهێنانی پارە ینی بابەتی تەمیلی موچە قسە بکرێ. ئێمە بۆ ئەم مەبەستە هەفتەیەکمان داوە بە ڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان پێمان باشە ئامادەی ئەو کۆبوونەوەی ببن بۆ ئەوی پێمان بڵێن هۆکارەکان چین و لەسەر ئەو بنەمایە قسەی خۆمان بکەین. لە نێوان 2.6 و 10.6 لە 2014 ئەم بابەتە هاتبێ لەو هەفتەیەشای ڕوونادا بەش بە حاڵی خۆم کۆبوونەوەی پەرلەمان پێم باشە کۆبوونەوەیکی بەرهەم هێن بێ، کۆبوونەوەیەکی بەرهەمدار بێ. کێشەی دواکەوتنی دابەشکردنی موچە لە کاتێکدا هەفتەی ڕابردوو وتەبێژی حکوومەتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بابەتی موچە نە سیاسی و نە یاساییە. دواکەوتنیشی لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتدایە و لە ماوەیەکی کورتدا موچەی سەرجەم وەزارەتەکان دابەش دەکرێت. حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچەی تەواو پێویستی بە 895 میلیارد دینارە. لە ئێستاشدا بە نایاسایی لە 121 موچەی بڕیوە و مانگانە 707 میلیارد دینار بە کۆی موچە خۆران دەدات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندارێک لە بەڕێزان دکتۆر کامران قادر پسپۆڕی ئابووری لە سۆدوی سەرکی هەروە لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونیان دەکەین کە دکتۆر بە خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە بەرلەوەی بچین سەر کێشەی موچە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە مانگانە زیاتر لە 13 میلیۆن بەرمیل نەوت دەفرۆشێت داهاتی خاڵە سنووریەکان هەیە باچێ ڕسومات هەیە داهاتی هەرێمی کوردستان زۆر بەرز نەبووتەوە زۆر زیاتر نیە لە موچە؟ بەڵێ مقارنەتەن بە ساڵی 2020 لە بەریگە ساڵی 2020 بەڕاستی نرخی نەوت زۆر دابەزی بوو و جگەل لەوەش ئەو ساڵەیە ینی پێش مانگی 2020 مەسەلەن نرخی گۆڕینەوەی دینار بەرامبەر بە دۆلار مەسەلەن نرخی کێ بوو ئێستا نرخی ترێکەوەتە حکوومەتی هەرێم مقارنەتەن بە ساڵی 2020 بەراورد بە ساڵی 2020 داهاتێکی یەکجار زۆر بەرز بووەوە لە ڕووی چیەوە هەم لە ڕووی بەرزبوونەوەی نرخی ینی نرخی گۆڕینەوەی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هەم لە ڕووی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بەڕاستی بەرزبوونی نرخی نەوت ڕاستە نەگەیشتووەتە 120 دلار ئەوانە بەڵام مقارنەتەن وەکوتم بە ساڵی پار ئەو کاتە بە 30 بوو بە 25 بوو ماوەیەک بە 15 بوو بەڕاستی ئەتوانین بڵین دوو قات زیای کردووە
کە ئەمە کاریگەریی گەورەی لەسەر چی کردو داهاتی حکوومەت هێرم کردو جگە لەوە چەند ینی ئینترۆدیوسی چەند شتێکی تری کردووە مەسەلەن چەند ڕسومات و گومرگی تری تازەی هێناوەتەکایەوە کە ئەمە بۆتەوەی کە زیادبوونی داهاتەکانی لەوە زیاتر بێکە لە پێشتر بووە بەڵێ بەتەشی داهاتەکانی زۆر بووە بەس ئێستا کە بڵین نرخینەوت بۆر بەرمیلێک لە $70 ئێستا ئەمڕۆ $70 بوو داهاتێرێم زۆر زیادی کردووە چکە و کاتێک کە لێبرینەکاندانە لە دەوروبەری $40 بۆ $42 بوو ئێستا بڵین نزیکی دوو قات بۆتەوە ئەو داهاتە بەنسبەت ئەوەی حکوومەتی عێراقەوە کە بودجەی داناوە مەسەلەن بە $42 دایناوە بەڵێ بەڕاستی داهاتەکان ئەتوانین بڵێن سا هەفتا زیای کردووە بەڵام ئەو داهاتەکە زیای کردووە بەنسبەت حکوومەتی عێراقەوە ئەوە بۆ پڕکردنەوە یعنی ئەو داهاتە ئەتوانێت بەشێکی زۆری بۆ پڕکردنەوەی بودجەی عێراق بکرێت یعنی مەسەلەن عێراق بودجەی داناوە بە $42 دایناوە ئێستا بە $70 ئەتوانێت ئەو لەبەری کورتێنانی وچکە کورتێنان بەڕاستی مەترسیی گەورەی هەیە بۆ هەرێم کە کاتێک کە لێبرینەکان داهێنا لە دەوروبەری $40 بوو لە مانگی 6 ساڵی ڕابردوو ئێستا گەشتە $70 ئەمڕۆ $70 تقریبا بۆ بە دوو قات یعنی نزیک بە بڵێن لە 180 بەرز بۆتەوە مقارنەتەن بەو کاتە بەڕاستی ئەو کاتێکە لە 120 بوو و ئەو حاڵەتە ڕوویە مەسەلەن کە لە 120یان لێبڕی مەسەلەن لەو کاتەیە و نرخینەوت بە $42 بۆ نرخینەوت زیای کردو یعنی شتێکی ئاسانە هەموو کەسێک دەتوانێت مەسەلەن حل و فەصلی کا و نەتیجەیەکە با بەدەستەوە بڵێ وڵات داهات زیای کردووە بەڵام بۆ چیناییەن ئەمەیان مەسەلەیەکی ترە باشە بەس لە نرخی گۆڕینەوەی دۆلارەکەش قازانجێکی زۆر هەیە ئێستا کە پێشتر $1 بە 180 بوو ئێستا نزیکی 150 نیە بالضبط ئێستا ئێمە کە نەو دەفرۆشین مەسەلەن تۆ 3 میلیۆن دەفرۆشتا بە $100 ئەو کاتە $100 کە 120,000 کرد بەس ئێستا 3 بەرمیل دەفرۆشی تقریبان ئەکاتە $210 واتە نزیکەی چەند ئەکات نزیکەی 300,000 مەسەلەن ئەو کاتە $120 هزارێکرد ئێستا 300 ئەوە نازارێک ینی تقریبا ئەتوانین بڵێن لە 100 تقریبا 120 زیای کردو 100 زیای کردو مقارنەن بەکەی بەس ئەو کاتی کە مەسەلەن لە 120 بڕی مەسەلەن باسی ساڵی پارەکەن کە ئەو کاتی نەوت بە $42 بووە نرخی گۆڕینەوەی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکا ئەوەی کە پێڵەن $100 بەرامبەر بە 120,000 بوو بەڵام ئێستا ئەتوانین بڵێن لە 100 داهاتی حکوومەت هێرێم لە دوو ڕۆوە و هەم لە نرخینەوەتەوە هەم لە دۆلارەوە زیای کردو باش بەس ئەو جیاوازی هەیە تقریبا بۆ بەرمیلێک بە پارەکەی خۆمان 28,000 29,000 قازانجی کردووە لە بەرزبوونەوەی نرخی دۆلارەکە لە 180 بۆ نزیکەی 150 بالضبط چکۆ پەرلەمانتەرێک باسی لەو کرد کە تەنها لە گۆڕینەوەی بڵین لەکردنەوەی دۆلار بە دیناری خۆمان بە دیناری عێراقی نزیکەی 200 میلیارد حکوومەت هێرێ مانگانە دەستی دەکەوێت بەڵێ لەبەرکە بەڵێ بەتەشید بەرزبوونەوەی ئەو نرخی گۆڕینەوەی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکا دۆلار بەرامبەر بە دینار عێراقی بەڵێ داهاتێکی زۆری دەستکەوێت نسبەتێک ئەوە یعنی هیچ کەسێک ناتوانێت ئینکاری لێ بکات و ئەو داهاتە زیای کردووە ئەمە وەکو داهات زیای کردووە بەڵام ئێمە لە ڕووی ئابووریەوە بۆ تاکەکانی کۆمەلگا وەکو تاکەکانی کۆمەلگا حتا ئێستا بڵێت مەسەلەن ملیۆنێکم دەستکەوتە ئەو ملیۆنەی ئێستا فەرقی لەگەڵ ملیۆنی ساڵی پارکەوتە ئێمە بەڕاستیەوەمان دەست نەکەوتووە بەس وەکو حکوومەت ئەم پارەی دەستکەوتووە ئێمە بێ ئەو جیاکەینەوە لە حکوومەت لەگەڵ هاوڵاتیان ینی موچەخۆر زیانی بەرکەوتووە بەهای موچەکەش لە بەرامبەر بازار دابەزیوە بڵێن ئەمە جگەل لەوەی کە تۆ لە 120 لێبڕی لە 120 قدرەتی شڕایی دیناری عراقی داوەزی کاتە تۆ ملیۆنە وەرگری ئەو ملیۆنە نییە کە بەڕاستی پار وەرەگەتەوە کەواتە بۆ هاوڵاتیان زەرەرە بەڵام ئەم قازانجێکە ئێمە باسی قازانجەکەین بۆ حکومت لە بەرزبوونی نرخی دۆلارە ئێمە باسی حکومەت هێرێمەکەین کە قازانجی کردووە خۆی سوپاس دەکەم ئەگەر بچینە هەولێر ڕووپاخان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشتان سەبارەت بە دیاریکراوی بە هۆکاری دواکەوتنی موچە و ئەو سیستەی کە لە دابەشکردنی موچە هەیە ئێستا بە 2 ڕۆژ وەزارەتێک دابەش دەکرێت لە ماوەی هەفتەیەکە تقریبا 4 وەزارەت لە کۆی 19 وەزارەت موچەیان وەرگتووە هۆکارەکەی چی ئەوەندەی کە ئێوە بۆ دادچوونتان کردبێ بەنایخوای گەورە میهرەبان سەرەتا زۆر سوپاس کاک حەچین بۆ ئەو دەرفەتە بەڵێ تاخیربوونی دابەشکردنی موچە بەپێی ئەو زانیاریانی ئێمە بەدەستمان گەشتووە لە ئەنجامی بەدواداچوونمان لە وەزارەتی دارایی دەڵێن نەپارتی کە وەزارەتی سامانە سروشتەکان وەزیرەکە پارتیە ئەو داهاتەی وەزاری سامانە سروشتەکان تەسلیمی خەزێنی وەزارەتی دارایی دەکەن یەکێتیش داهاتی خاڵە سنووریەکان تەسلیم دەکات واتە هەردووچیان جا ئێمە زۆر جار گومان دەبین کە ڕێک کەوت بن لەسەر ئەوەی هەردووچیان داهاتەکە تەسلیم نەکەن و هەندێک جاریش دەڵێن هەر کاتێک ململانەیان هەبوو دەبێ خەڵکی هەرێمی کوردستان تەصحیح ململانەکانی ئەوان بدە ئەگینا ئێمە پێشتر داواشمان کرد بوو کە هەر دەبێ
لێبڕینی موچە نەمێنێ 30 ڕۆژزارێک موچە بە تەواوی دابش بکرێت چکەوە مافێکی سەرەتایی سەرجەم موچە خۆرانی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەو داواکاریە ئێمە لە پەرلەمانی کوردستان و هەروەها داواکاری شەقام و خەڵکیش هەستان جیا لەوەی کە نەیانتوانی بەبێ لێبڕین بیدەن موچە هەستان ئێستاوە خەریکە دەڕوا بۆ 40 ڕۆژ و 45 ڕۆژ هەندێک وەزارەت موچەی وەرنەگرتووە هەندێک کارمەند موچەیان وەرنەگرتووە ئەمەش بەڕاستی وای کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان تەواو بێزار بووە لە دەست ئەو حکومڕانیەی کە ئیشی تەنها ئەوەیە خەڵک بسەوسێنێتەوە چونکە بەپێی ئەو زانیاریانی ئێمە بەدەستمان گەیشتووە پارەی تەواو لەبەردەست بووە و تەسلیمی وەزارەتی داراییش کراوە بەڵام ئەو پارەیەک شێنراوەتەوە نازانین هۆکارەکەی چییە یعنی پێمان سەیرە هەدەف و ئامانجی حکوومەت هەرێم لە چەسانەوەی موچەخۆر و خەڵک چییە ئێمە کۆمەڵک پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان دانیشتنی ڕابردوو داوامان کرد گوتمان ناهێڵین پەرلەمان هیچ تر کۆب بێتەوە هەتا لەسەر پرسی لێبڕنی موچە کۆنە بێتەوە چونکە ناکرێت پەرلەمان بێدەنگ بێ حکوومەت بە کەیفی خۆی و بە هەوەسی خۆی و حیزب چۆن ئاراستەی بکە ئەوە جێبەجێ بکە پەرلەمانیش بێدەنگ بێ هەستاین دەستێ سەرۆکایەتی بەڵێنیان بە ئێمەدا کەواژووی پێویست کۆ بکەنەوە ئێمە دانیشتنی داهاتوو کە 2/6 واتە بەیانی ئەمە کۆبوونەوە لەسەر لێبڕینی موچە و هەروەها پرسی خوێندن دەکەین چکە ئێمە یاداشتێکیشماندا بوو سەرۆکایەتی پەرلەمان لەسەر پرسی خوێندن لە هەرێمی کوردستان کە کەرتی پەروەردە بەڕاستی بەرە و داڕوان دەچێت بەڵێنیان پێداین کە ئەو دوو پرسە بخرێتە بەرنامەی کار بەڵام بەداخەوە دوێنێ بەرنامەی کار ڕانەگەیەندرا ئێمەش بە دوواداچوونمان کرد پرسیمان کە ئایا پەرلەمانی کوردستان بۆ نایەوێت 2/6 کۆب بێتەوە لە کاتێکدا بەڵێنتان بە ئێمەدا بوو ئەوان ئاماژیان بۆ کردکە نە حکوومەت دێ کە حکوومەتیش نێمە هیچمان پێ ناکرێت بەڵام ئەماوان نییە چونکە ئێمە 57 پەرلەمانتار کە واژوومان کۆ کردەوە داوامان کرد پەرلەمان لەسەر پرسی لێبڕینی موچە کۆ بێتەوە داوای حکوومەتمان نەکرد بۆ حکوومەت بێتە پەرلەمانی کوردستان چونکە ئێمە بێئەمەل بووبووین لە هاتنی حکوومەت و هەروەها لە بەڵێنەکانی حکوومەت و هەروەها لە چاکسازیکردن کە حکوومەت یەکچێ ئەو کابینەیەکێک لە دروشمەکانی چاکسازی بوو بۆیە گوتمان دەبێ پەرلەمانی کوردستان دەسەڵاتی خۆی بەکاربێنێ بڕیار بدا بە بڕیارێکی تەشریعی کە لێبڕینی موچان نەهێڵێ ئەو کاتەگەر حکوومەت جێبەجێ نەکرد بەرپرسیاریەکە دەکەوێتە ئەستۆی حکوومەت ینی پەرلەمان لەو بەرپرسیاریەتە دێتە دەرێ و هەروەها پەرلەمان دەسەڵاتێکی تریشی هەیە کە دەسەڵاتێکی زۆر گرنگە لە ئەنجامی لە چوارچێوەی بەدواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت و لێپێچینەوە لە کاروبارەکانی حکوومەت پرسێکی تر پرسی پرساندنە لە پرساندن دەڕۆی بۆ قۆناغی متمانە ئێمە ئەوەشمان کرد بەڵام پەرلەمانی کوردستان ئەو زۆرینە ستەمکارەی کە بەشدارە لە حکوومەت لە پەرلەمان زۆرینەی هەیە ئەو زۆرینە تەزویرەی کە بە تەزویر بەدەستیان هێناوە وایان کرد کە دووبارە متمانە بدرێتەوە بە حکوومەت دەنجیاندایەوە بۆ حکوومەتە شکست خواردووی کە بە 40 ڕۆژ 5 ڕۆژ جارێک ناتوانین موچەیەک فەرمانبەران بەبێ لێبڕین بدا بە لێبڕینەوەش بگرێت ئێستا بە لێبڕینەوەش ناتوانێت 40 ڕۆژ 5 ڕۆژ جارێک موچە بدا ئەمەش بۆچی دەیگەڕێنەوە ئەمەش بۆ نیەت خراپی حکوومەت کە حکوومەت هیچ شتێک نییە لە هەرێمی کوردستان بە ناوی حکوومەت دوو حیزبی دەسەڵات بەڕێوەوەی دەبا و ئاراستەی لەلایەن مەکتەب سیاسی دوو حیزبی دەسەڵاتەوە دێ و شتێک نییە بە ناوی حکومڕانی لە هەرێمی کوردستان باشە ئەوەی کە بەڕێزوت ئێستا بۆ نمونەی کێتی داهاتی ناوخۆ تەسلیم نەکا پارتی داهاتینەوەت ینی مانگانە حزب خێر بە وەزارەتی دارایی دەکا وەکو خێر دەیدەن بە وەزارەتی دارایی و بە حکوومەت بەڵێ خۆی کاک حەچی مای لێ هاتووە ینی وەکو خێرەکە ئەگەر میزاجم تەواو بێ و هەوەسم لێ بێ دێم پارە دەدەم و چۆنم پێ باش بێ لێبڕینەکە چەند بێ ڕێژەکەی دیاری دەکا حیزب و حیزب دێ بە حکوومەت دەڵێ حکوومەتیش بڕیاری حیزب جێبەجێ دەکا ئەگەر حیزبی زۆنی زەرد نەیدا حیزبی زۆنی سەوز نایدا حیزبی زۆنی سەوز نەیدا هیچ زەرد نایدا لە ئەنجامدا تەنها خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆر زەرمەندە خۆوان باخەڵیان پڕە هەرچی کۆمپانیا لە هەرێمی کوردستان مەسئولی حیزبی لێی بەرپرسە هەرچی خاڵی سنووریە
کۆمپانیا لە ناو خاڵی سنووری دادەنێن هەمووی مەسئولی حیزبی ئەو کۆمپانیایە دادەنێن هەرچی داهاتی نەوتە مەسئولی حیزبی دەیبا بۆ خۆی هەرچی خێر و بێری ئەو وڵاتەیە داهاتی ئەو وڵاتەیە لە جیرفانی بەرپرسی حیزبەکانە لە جیرفانی دوو حیزبی دەسەڵاتە خۆ خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی ڕەش چی پێبڕاوە لەو هەرێمە تەنها ئەوەی پێبڕاوە ئەوەی کە لێرە دەمێنێتەوە ئەوە لە کوولە مەرجی دەژی ئەوەی کە دەڕوا و کۆز دەکا و یان لە ڕێگادا تێدا دەچێت یان ئەوە تێ دەبێت هەتا ماوە لە دووری و غەریبی ژیان بەسەر بە بۆیە بەڕاستی ئەو حکوومەتە ئەوە هیچ ینی چەند جارێک باسم کردووە کە فەشەلی هێنا ئەو بەڕاستی ئەگەر حکوومەت فەشەلی نەهێنا بە سەرەتاییترین مافی موچەخۆر ئەوەیە کە موچەی لە 30 ڕۆژدارێک بەرامبەر ئەو ئەرکەی کە بەجێی دەگەێنێ پێی بدەیت چونکە موچە بە یاساڕێک خراوە و دەبێت بە یاساش دەستکاری بکرێت ئەوان بێەوەی حیساب بۆ یاسا بکەن بێەوەی حیساب بۆ پەرلەمان بکەن بێەوەی حیساب بۆ گەل و میلەت بکەن هەستاون بە ستەمێکی زۆرم لێبڕینی موچەیان داهێناوە ئێستاش بە 40 ڕۆژدارێک ناتوانن موچەی سەرجەم وەزارەتەکان بدەن و هەروەها بە 2 ڕۆژ موچەی 1 وەزارەت دەدەن ینی پێم سەیرێ ینی حکومڕانی چۆن وا دەکرێت من پێم سەیرێ چێتی پارتی بۆ بە خۆیان دانایانەوە بۆ نایەن تۆزێک خۆیان چاکساز بکەن ینی هەندێک چونکە حکوومەت وەکو باوکە بۆ منداڵەکانی ینی نازام تاکەی ئەو ڕۆڵە ناجێڕن تاکەی نایەنەوێ دەست بەسەری ئەو میلەتە دابێنن بۆچی هەردایانوێ ینی میلەت بچەوسێنەوە میلەت بێزارکەن لە خۆیان چونکە هەچی دیکتاتۆرە لە دنیا ماوەی حکومڕانی ماوەیەکی کاتی بووە و ینی ماوەکەی بەسەر دەچێ و گەل و میلەت کە لی تووڕە بوو ڕاپەڕی ئەوە بە هیچ ڕاز نابێتەوە بۆیە دەبێت بە خۆیان دابێنەوە ئاخر حەل ئەوەیە کە بە خۆیان دابێنەوە و تۆزێک خزمەتی خەڵکی خۆیان بکەن ئەو مافێک کە خەڵک هەیەی بیدەنێ زیاتری ناوێ میلەت زیاتری ناوێ تەنها مافە سەرەتایەکانی بۆ دابینکەی هەر ئەوەندەی دەوێت میلەت بەڵێ سپاس دەکەم سپاس دکتۆر کامران سەبارەت بە دواکەوتنی موچە چ کاریگەریەکی هەیە لەسەر ژیانی موچەخۆر ڕەنگە موچەخۆر بەرنامەی دانابێ فستی هەبێت یاخود کاریگەریشی لەسەر بازار چییە کە ماوەکەی دیاری نەکراو بێ کەی موچە دابشکێ بە 2 ڕۆژ جارێک وەزارەتێک موچە وەربگرێ بەڵێ بەڕاستی دواکەوتنی موچە پێش ئەوەی کە کاریگەری لەسەر بازار و موچەخۆران هەبێت فقەی ئابووری لە دەزین ینی متمانی ئابووری لە دەزرێت دەرێ مەسە ئەو ئیسtisماراتانی کە کراوە متمانی ئابووری ئەوەیە کە مەسەلەن ئەگەر تۆ شتێک پارە و هەبێت ئێستا کە ئەبینی وەزعەکە حاڵوەزعەکە باش نییە ئەو پارەی ناخێتە بازارەوە چکە ئێمە لە ئابووریە سورعیتە داولێنی خودمان هەیە ئەو پارەی کە لەناو بازارە هەیە چەند دەست بکە مەسە ئەوە نەپارەیە مەسەلەن ئیش زیاد ئەکات مەسەلەن لە ئابووریە وای پێڵەن سورعیتە داولێنی خود بەڕاستی ئەوە کاریگەری زۆر دەورەیە بێ بەڵام ئەگەر هات و ئاموچە دواب بکە مەسەلەن ئەو خەڵکانی کە شتێک پارەیان هەیە بەدەستەوەیە نایخەنە بازارەوە ئەگەر لە خستیشانە بازار و سەحبیەکەنەوە کە ئەمە سەحبیان کردو ینی بێکاریێکی زۆر بێکاری زیاد ئەبێت مەسەلەن ڕێژەی فرۆشتن مەسەلەن فرۆشتنی بە مفرد مەسەلەن زۆر کەمە بێتەوە مەسەلەن ئەو دوکانار و ئەو هینان کە ڕێژەی فرۆشتن کەمەوە مەسە قازانج کەمە بێتەوە ئەمانەیە کارەساتەکە ئەجا چیشی هێتە سەر ئەوەشی هێتە سەر کە بڵێن تۆ موچەخۆرەکان داهاتیان نەبێ واتە خەرجەکانیان کەمە بێتەوە کە خەرجەکانی کەم بواتە خواست کەمە بێتەوە کە خواست کەم بواتە ئەو فرۆشارانەی ناو بازار یاوی کە پێڵێن بازار مەسەلەن چیان کەمە بێتە قازانجەکەم کە قازانجەکە بۆ سەیڤینیشان کەمە بێتەوە پاشکەوتیان کەمە بێتەوە وی بخێنەوە ئیسtisمارات ئەمە کێشەکەیەک بەڕست دروستیگە ڕەنگە ئەمە بە 1 ڕۆژ 2 ڕۆژ ڕوونەیە بەس ئەمە چەند ساڵ تەمان لە 2015 ئەم حاڵەتە بەردەوامە ئەم دواکەوتنی موچەیەوانە بازار هیچ سقی نەبوو ئێستا ئەمە تازەی کردەوە یعنی تأکیدی کردەوە کە ئەگەر هات و نەوتیش بەرز بۆ ئابووری باش نابێتەوە وا پیشانی ئێمەیاننا یا وا پیشانی ئابووریاننا وا پیشانی بازارانە ئەگەر هات و نەوتیش بێ بە $100 ئیسفادێکی وای بۆ بازار نابێت کەواتە ئەمە چیە بێ فقەی بازار لە دەستەیە ئەمە لە ئابووریە بەڕاستی ئەم شتە هەیە ئەمە جگەل لەوەی کە موچە نادرێت ئەمە کارەساتە گەورەکەی لەبەرەی کەوتم ڕێژەی بێکاری خۆی لە خۆیان بێکاریەکی زۆرمان هەیە ئەمە ئەمەێتتر ڕێژەی بێکاری زیابێ و 2000 ڕێژەی هەزاریش زیابێ و ئەنجە دوای ئەمە تەشەنە سەنە بۆچی تەشەنە سەنە بۆ ڕقێکی نە و خەڵک مەسەلەن لە داهاتوە مەسەلەن ئێمە چەندین دەوڵەتی ترمان بینیوە کە مثلا لە ئەنجامی خراپبوونی باری ئابووری بەڕاستی خەڵکەکە لێزن ئەمە کارەساتەکە پێویستە حیزبی دەسەڵات ئەم حیزبە دەسەڵاتدارانەوەی کە لە حکومەتان اعتیباری ئەو شتە بکەن کە بەعەمدەن شتێکی وانەکەن کە بڵین کارەسات بکەوێتەوە و نەچن یا ئەو بارودۆخە ئابووری کە هەیە ئەکتیڤی نەکەن مەسەلەن چالاکی نەکەن باشە بەس وەکو وەزارەتی دارایی یاخود حکومەت نابێت ڕۆڵێەوە ببینێ داهاتەکان کۆبکاتەوە نەوەکو حیزب مانگانە خێر بە حکومەت کە ئەو بڵێ داهاتی ناوخۆ بڵێ داهاتی نەوتن
پێنادا ڕۆڵی وەزارەتی دارایی بۆ نوێ حکومەت چی ئەگەر داهاتە ناوخۆیەکان و داهاتەکانی تریش کۆنەکاتەوە طبعا وزارة الدارایی إيشي أوي كأو مجموعة مؤسسات هي أو مؤسسات أنا ده هتكان كو أكاتو إسا أو مؤسسات أنا ما هي بس أو مؤسسات أنا شالاكن أما كيش شكاين براسي أو كإما يبينين مثلا أجر وزارة الدارایی وزارة النود مثلا باري أو نوتي تحويل حساباتي وزارة الدارایی بكده حتما وزارة الدارایی دوين أو بار دولاري نقل كده بدينار عراقي توزيعية كده بلام وادي عربي قصي وزارة الدارایی بيت كتنها 200 مليار دينار اللي بردسها كلاكاتها بيسون بح زيادة له 100 مليار دينار بوتشي بو موشكا وتل دليل السلبي كده هات كان قرانته باش ده هات كان بين روجانه بقرينه يعني دهاتي الروجاني مثلا مرزق يعني دهاتي الروجاني نوخوي شارق يا شارسكي بين روجانه بقرته بقى روجانه جنبه مثلا بلاني كما به بس سوار جارب بقرته ده هات كان ريكورد بالرقم ريكورد بارك اللي بانك داندري لبلام دياره ام حالته وانيه سنه كل انسان دياره وانيه باشا اما اجد 200 مليار ديناري تيابد مثلا البنك كوتا دليل السرقه دهاتي نوت نقراته كدهاتي نوت طبعا زياده ل 200 مليار دينار باركي زوز زياده بتاعتي نرخي نوت ب $7 قال له كوباس بانك دولار برزبته بس صوت له بينزل صوت له حو هزار يا سكا لبازاري رشابه ب صوت له هزار براسي هو دليل السرقه كدهاتي نوت صد نقراته ونا وزاره دارایی وهو كاركش قوي ك تشي ندراو كمعاج ندراو مثلا وزاره دارایی كوتا دليل السرقه وزاره دارایی توانايشي واينيه توانايك السلطي وكو سلطي كخوي تنفيذي كما بس ما وزاره دارایی خوي تنفيذي كو او وزاره كبمعنى كلمه وزاره دارایی وبهمو سروت سامانه مراتب شته ايوه كواتنا شته ايوه باش بزو برزوكو بسپورك يابري بيدو ام هيك كشمان نيستا كد موچش دابرنا كشلن لبوني بارانيه حاليا لم دقيقة كيش لأنه بني بارن راسه كيش هي إما كورتينار من هي مثلا بس لم دقيقة لم بروسية لم كاتيا قبلين أبواه مو بسفنجي مانجا متشبدة هرجنا من تبيني كي زور من لسه متشي كردستان هي مثلا بطالي مقنعيتها وشي وشيني وأنا بلا باسي وناقين جاري براسي باسي ولكن لم دقيقة حكومتي رمت وانا متشبه يعني نات يعني اشتواني بلا نات وانا متشبه بمسعري نوتو بمسعري دولار بلا بس كشكوي دات كان داير كراون وكو بارمت لا حزب بيدوي بالضبط كشك اوي كده هاتا كان نايته يعني بشويش مؤسساتي نايته نا وزاره الدارایی نايته نا وزاره اي باشا تشي رجليك الا ابي رجليك لشونه كابي خو حكمه خوي رجليك كدو حكمه خوي رجليك كدو با رون كدو با بوتش رجليك كدو اجا حكمه نايته وانا مثلا داهاتي همونا او كان بيكساني كوكامو كواتو ضعيف حكمتك مشكلتي قوريه براسي وكار زوزو لو كارسات بار كارسات تر وقلوي كباسي او بكيت بلين داهاتا كان رجليك بكري براسي تو حكمه تواني اكسس به مثلا دسي نشته همو ناوش سنوري كان وهمو داهات كان براسي او كارساتك واتو نازني اوش فلان شهر يا فلان شهر فلان نقطه قمرجي شنو داهاتي دليل الثبوتي شو حكومه ديان وزاره الدارایی ناتوانه كنترولي او داهات اللي يبقى واتو ناتوانه اجد صد مليون دولار مثلا داهاتي سنوري كان ناتوانه صد بلا يواج قال بري بدس خوته هونيه ناتوانه حساباتك يوردي وبكي ناتوانه تدقيقك يوردي وبكي كواتا حكومه توانين بلين ديار طبعا ما حزب تدخلي تياغا حزب تدخلي تيانا كما صدعت كان قرده بس بداخل يعني براسي في ساوشتا برام هيشتك ما لا روني جنيه نازين شي حكومه جرون كنا شي وينها ولا لا برشي سپاسەکەم روپاک خان سەبارەت بە ئەوەی کە وەکو دکتۆریش باسی کرد حکومەت بۆچیت ڕوونکردنەوەیەک لەبارەی ئەم کێشەیە نادا لە 26 مانگ هەفتەی پێشوو وتەبێژی حکومەت دەیگوتنە کێشەکە نەسیاسیە و نەیاساییە و کێشەیەکی دەگمەنە و وەرزتنی کاتدا موچەی سەرجەم وەزارەتەکان دەدرێت بۆچی حکومەت وەکو خۆی وەزارەتی دارایی ڕوونکردنەوە بە خەڵکی کوردستان ناڵێن و حەقیقەتەکە ڕووناکەنەوە بەڵێ خۆی لیستی موچە 25 مانگ لیستی موچە بڵاوکرایەوە دوایە لیستەکە گۆڕانکاری بەسەرداد وتیان ناتوانین پارە بدەین حکومەت دەزانی بۆچی کاک حەچیم ڕوونکردنەوە نادا حکومەت پێک دێرە چێ پێک دێ لە پارتی کە پێکهێنەری کابینەیە یەکێتی و هەروەها گۆڕانیش بەشدارە یەکێتی و پارتی بۆ خۆیان داهات نانێرنەوە بۆ خۆیان جا ئەوە تەیان ڕێککەوتون یان ئەوە تەیە کە ململانەیەکانیان زۆر بوو گەیشتە ئاستێکی بەرز ئەوە خەڵک دەچەوسێننەوە ینی بێ ڕوونکردنەوەی چ بدا سەرۆکی حکوومەت لە پارتی دیموکراتی کوردستانە جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتی نیشتیمانی کوردستانە دووشیان کەسی باڵا دەستن لە ناو حیزبەکانیان ینی کە ئەو دوو حیزبە خۆیان داهات نەهێننەوە ینی حکوومەت ڕوونکردنەوەی چ بدا ینی پێویست بە ڕوونکردنەوە ناکە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان هەمووی دەزانێت دوو حیزبی دەسەڵات هەم دەسەڵات هەم پارە هەم هێز لەبەردەستی ئەوانەیە و ئەوانە چۆن بیانەوێ خەڵک بچێوسێننەوە
ئەوە هەر ڕۆژە و هەر مانگێک بە فلیمێک جۆرە نمایشێکی بۆ دەکەن وە شتێک دروست دەکەن بۆی ینی موچە نەدەن. دیتمان لە کۆبنەوەی ڕابردووی پەرلەمانی کوردستان فراکسیۆنی پارتی فراکسیۆنی یەکێتی تۆمەتبار دەکرد، فراکسیۆنی یەکێتی فراکسیۆنی پارتی تۆمەتبار دەکرد. دەشبینین ینی لە ژوورەکان کە ڕێک دەکەون لەگەڵ یەکتری هیچ عیبیان نییە. ینی بەڕاستی کوردستان هەر وەکو پێشتر دابەشی دوو زۆن بووە، زۆنی زەر زۆنی سەوز، هەردووچیان لە زۆنەکانی خۆیان حاکمن. تەنها یەک شت وەکو پێم وایە هەیکەلێک ینی هەیە بە ناوی حکوومەت، وەکو هەیکەلێک هەیە بە ناوی پەرلەمان، ئەگەرنا قەرار و بڕیاری مەسیرینە لە حکوومەت دەدرێنە لە پەرلەمان، لە ناو مەکتەب سیاسی حیزبەکان دەدرێت بەڕێککەوتن ڕێک دەکەون. ئەگەر ئەوان خۆیان چاک نەکەن پێم وایە چونکە ئەوان بڕیاری چاکسازیان نەداوە، بڕیاریان نەداوە مؤسساتەکانی هەرێمی کوردستان مؤسساتی دەستوری ڕۆڵی خۆیان بجێڕن، هەم دەسەڵاتی دادوەری ناهێڵن تەداخل دەکەن. بینیمان لە ڕابردوو کە بۆ نمونە جیراوانی بادینان یان ئەوانەی بەناحەق یان جیراوانی بەناحەق دەگیرێن یاخود هەیە کە موسڵمانێک لەسەر یەک نوێژ و چوونە جەماعەت جیراوە یاخود ڕۆژنامەنووس کە دەگیرێ بڕیارێکی عادیلانە لە محکەمەکان و دەسەڵاتی دادوەری نادرێ، حیزب تەدەخل دەکا، حیزب تەحەکوم دەکا و لە حکوومەتیشەوە هەر هیچ پێکەینەرەکانەوە دیارن چێنە و ئەوانە تەحەکوم دەکەن لە حیزبەکانیان تەوجیهیان بۆ دێ. پەرلەمانیش بە پێی ئەو زۆرینەی کە بە تەزویر بەدەست هاتووە تەنها ئەویش هەر حیزبەکانە و بڕیار دەدا، خەڵکی هەرێمی کوردستانیش دەبێت باجی بڕیارەکانی ئەوە. یعنی بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان دەزانی بۆچی وای کرد؟ بەڵێ بۆیە حکوومەت هەرێمی کوردستان ئێستا نایەوە لە 30 ڕۆژدارێک موچە بدە، بۆی خەڵکی هەرێمی کوردستان مەسەلەی لێبڕینی لەبیر چێتەوە، باسی موچەخۆر باسی لێبڕین نەکا، شکر بێ و مەمنون بێ بەوەی حکوومەت هەرێمی کوردستان لە 30 ڕۆژدارێک بە لێبڕین موچە دەدا، چونکە ماوەیەک بوو هەم ئێمە کارمان لەسەر ئەوە دەکرد کە موچە دەبێ بەبێ لێبڕیندا بەش بکرێ، لەبەرەوەی ئێمە بە بەڵگە خستمانە ڕووکە داهاتی هەرێمی کوردستان زۆر زیاترە لەو بەشەی کە پێویستە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێ. بۆیە هەستان فلیمێکیان ساز کرد ینی لەو مانگە وان نیشاندا کە داهات ناگەڕێتەوە، کە داهاتی خاڵە سنووریەکان ناگەڕێتەوە، کێشەی وەزارەتی سامانە سروشتیەکان هەیە داهات ناگەڕێتەوە، موچیان کرد بە 45 ڕۆژدارێک جا ئەوە چەند مانگێک لەوانەیە بەردەوامی بدەن بەوە بۆی موچەخۆر بڵێ قەینە من ڕازیمە تەنها ئەگەر بە 30 ڕۆژدارێک پێم بدەی بە لێبڕینەوەش ڕازیمە. ینی ئەوانە بە بەرنامە ئیشیان لەسەر ئەوە کردووە سەرکەوتوش بوون، چونکە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی ینی هەر شتێک بێ خۆی بێدەنگ دەکە، سەرکەوتوو بوون لەو جۆرە بەرنامەیە کە چۆن خەڵک بچەوسێنەوە چۆن موچە بڕۆن لە 2014ەوە هەر جارێ و بەناوێک بەناوی پاشەکەوت بەناوی لێبڕین. بەڵێ سەبارەت بەوەی کە بەڕێز پێشتر بەڵێ لە پەرلەمان چونکە گلەیشێ لە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنیش ئێوە ئەرکی خۆتان جێبەجێ کردووە بەرامبەر بە موچەخۆران، چونکە دەڵێن ئەوانی شەر بێدەنگن و ئەرکی خۆیان جێبەجێ نەکە، ئەرکیەوە چیە جێبەجێتان کردووە بۆچی بەچی پێوەرێکیش دەڵێ ڕێگە نادەن هیچ دانیشتێک لە پەرلەمان بکرێت لەسەر موچە نەبێت، دەتوانن ئەمە بکەن؟ بەڵێ ئێمە لە کۆبوونەوەی ڕابردوو کۆبوونەوەی پەرلەمانمان ڕاگرت، هاتینە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان وتمان ناهێڵین کۆبوونەوە بکرێ، ئەوە بوو پەخشیان ڕاگرت بۆ ماوەیەک و حتا بەڵێنیان پێداین کە کۆبوونەوەی داهاتوو لەسەر پرسی لێبڕینی موچە و بڕیاردان نەبێ ئێمە نەمان هێشت کۆبوونەوەی پەرلەمان بکرێت، وتمان نابێ پەرلەمان خۆی سەرقاڵکە بە پرسی لابەلا ئەولەویەت بۆ ژیانی خەڵک چییە دەبێت پەرلەمان لەسەر ئەوە کۆب بێتەوە، چونکە دامەزراوەی پەرلەمان دامەزراوەیە کە تاکە دامەزراوەیە کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکا، ئەوان بەڵێنیان بە ئێمەدا کە 2/6 کۆ ببنەوە، ئێستا بەڵێنەکەیان شکاندووە چونکە تەوجیهیان لە حیزبەکانیان بۆ هاتووە کە نابێ ئەو کۆبوونەوەی بکرێت چیتر حکوومەت عیبدار بێ و ئەوە بوو ئەوڕۆ سەرۆکی پەرلەمان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی یعنی ئەوەی نەشاردەوە باسیەوەی کرد کە من هیچی تر ناتوانم عیبەکانی حکوومەتدا پۆشم، من بەشدار نیمە لەو گەندەڵیانەی کە هەیە بەڵام خۆی حیزبەکەی خۆ بەشدارە و ئەوانن کە نایەن ینی ئەوانن مەسول پەرلەمان بەرپرز نییە لە لێبڕینی موچە، بەڵام
نابێ ینی ئێمەش خۆمان لە ئاست ئەو بەرپرسیارەتە لادەین کە ڕاستە بەرپرس نییە بەڵام دەبێت دەسەڵاتەکانی خۆی جێبەجێ بکات دەبێت پەرلەمان بێ بڕیارێکی یەکلاکەرەوە بدە و سەبارەت بۆی کە خەڵک گلەی هەیە وەڵاهی نازانم پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن بە تایبەت فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئێمە ینی هەرچی ڕێکاری پەیڕەویە دەستمان بۆی بردووە هەرچی ڕێکاری پەیڕەویە لە چاودێریکردن لێ پێچینەوە لە حکوومەت هەتاوەکو لێسەنەوەی متمانە لە حکوومەت دەنگمان پەیداوە یعنی هیچ شتێک نەماوە ئێمە دەستی بۆ نەبین ئێمە ڕۆژانەش کار لەسەر ئەوە دەکەین کە هەم گەردەڵیەکانی حکوومەت هەم دوو حیزبی دەسەڵات ئاشکرا بکەین و هەم بیان خەینە ڕوو و هەم ڕێگە چارەشمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان بە ئالیەت و شێوازی خۆی بەڵام وەکو باسم کرد ئەو زۆرینەیە لە پەرلەمانی کوردستان هەیە کە بە تەزویر بەدەست هاتووە ئەو زۆرینەیە بۆ تەپارێزەری دوو حیزبی دەسەڵات ئەمەش پێم وایە بەڕێکەوتن کراوە بەڵێ سوپاسان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبەڕیش کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام سڵاو ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگاکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک دکتۆر سوارەت بە کێشەی موچە لە 2014 کە کێشەی موچە سەریاڵداوە بروسان دەڵێن کێشەکە کاتیە و چارەسەر دەبێ موچ شتێکی سەرەتایی نیە بۆ ئەم کێشەیە ئەوەندە درێژەی کێشە بەڕاستی ئەم کێش هەروە درێژە کێش ئەگەر پلان نەبێت مشکلەکەی پلانی ئابووری و دارایی نیە لە کوردستانە هەتا ئێستاژ نیە ینی پلانەکە هەیە مەسەی 3 ساڵە باسی چاکسازیەکەن 3 ساڵە ئەڵێ چاکسازی جێبەجێکردنەوە بەڵام تا ئێستا لە ساندا 15 جێبەجێکراوە ئەم شتە پێویستی بە پرۆسێکی زۆر سەریعە ئەو چاکسازی زۆر لەو شتانی کە ئەوان پێشکەشیان کردبوو وتبیان زۆر شتی باشتیایە بەڵام بەداخەوە ینی جێبەجێکردنی زەحمەتە ینی هەتا ئێستا نەیانتوانیوە تەنظیمی موچە بکەن لە وەزارەتێک بۆ وەزارەتێکی تر هەتا ئێستا مەسەل جێبەجێ نەکراوە ئایا بۆچی جێبەجێ بۆ تەخیرە بێت ینی ئەوە پێویستی بە چەند مانگە پێویستی بە کەمتر لە 6 مانگە بۆ جێبەجێکردنی لە ساهشتا ئەو چاکسازی کەوان ڕایگەین بەڵام دیارە ڕێگری هەیە ئێمە طبعاً تەفاسیلی نازانین چۆنە من خۆم شخصی تەفاسیلی نازانم بۆچی ناگرێ ئەگەرنا خۆ جێبەجێکردنی ئەوەنە قورسیش نییە بەڕاستی ئەجا هەتا ئەوە نەکرێت ئەم کێشە هەروە بەردەوامە بێت چونکە ئێمە بۆ پێش نەو دەبەسیم مەسەرەن ئێمە ئەگە داهاتی نەوت بەرز بوو نزم بۆ ئەو کاتە تەسیل لە چێکات تەسیل نەفقاتی حکومەتەکە بەڵام کە تۆ چاکسازیکە ڕاستەقینە بکەیت و ئەو بەتاڵە مقەنعایی کە هەیە ئەو بێکارە شاراوەی کە هەیە کە خەڵک بە فعلی ئەچێتە داوام و بە حساب کار ئەکا بەڵام بەڕاستی هیچ بەهێز بەرهەمدار نییە ئەگە ئەوە بەشێکی زۆری چارەسەر کرێ بەڕاستی کێشە لە نەوتی شە نابێ بەرز و نزم کار ئەمە یەک دووش ئەبێ ئاڕاستی ئابووری بگۆڕێ ئاڕاستی ئابووری ئەوەی کە پێڵەن ئیکۆنۆمیک دایڤەرسیفیکیشن تەنویعی ئابووری بکەن ئەو تەنویعی ئابووریە بە چاکسازیەکی تونگ ئەبێ کە سەرەتای چاکسازەکەەوەی کە خۆیان ڕانگەیاندووە و چاکسازی لە کەرتە ئابوووریەکانە ئەوە ستێپی دووەمە بڵێن هەنگاوی دووەمە کە پێویستە جێبەجێکەم بۆ ئەوەی کە خۆت ڕزگارکە یا بەشێکی ئەو داهاتانەی کە تۆ لە سەرچاوەکانی تر و دەستەکەوێت زیایکەیت ئەمە هەتا نەکرێت بەڕاستی مەسلەی موچە حتا 6 مانگی تریش موچە بە بەردەوامی هەموو 25 مانگی بدرێت من سیقەیەکم پێ نییە یعنی زۆر جار دکتۆر ئێستا باز لەوە دەکرێت بۆچی کە موچە بێتە $70 هیچ بەرز بێتەوە لە دۆخی خەڵک ناگەڕۆ بەڵام کە نزم دەبێتەوە پەلاماری موچە دەدرێت ینی بۆچی بەرز بوونەوە دۆخەکە ناگۆڕێ بەڵام نزم بوونەوە زیان لە موچە خۆر لە بازار لە هەمووی تێدا ڕاستەکەی ئێمە ئەم موچەی کە وەریەگرین بابێنەوە سەر ئەوڵەکەی ئەم موچەی کە وەریەگرین یا ئەم موچە خۆرانەی کێسا هەیە بەم ڕادێ و بەم ژمارەیە ینی $70 نییە نەوتی $70 نەوتی $100 و $10 لە 2011 و یا پێش ئەوە بەڕاستی بووە ئەجا کە کاتێک نەوت دابەز یەکسەر تەسیر ڕاستەخۆ تەسیر لە ئێمەکە بەڵام کە کاتێک نەوت بەرزەبێتەوە تۆ ئەو فترەی کە تۆ نەوت بە دابەزی و هەرچۆنە بە تەرتیبیان کردەوە بە قەرز و بە بلا بەولا ئێتۆ کە نەوت بەرزەبێت یەکسەر ناتوانێت ڕسپۆندی ئەوە بکە یعنی ناتوانێت وەڵامی ئەوە باتەوە بەجارێ قەرزی کۆمپانیەکان قەرزی ئەو شوێنانە باتەوە کە قەرزی لێ کردووە خۆی بەپێ ئەو داتانێک کە هەیە خەرزمان کردووە خۆشان ئەڵێن قەرزمان کردووە ئەڵێ بەشێکی ئەو قەرزە بۆ موچە بووە بەشێکی ئەو قەرزە لەکوێ وەرێنکردووە لە کۆمپانیەکانی نەوت وەرێنکردووە کاتێک نەوت بەرزەبێتەوە ئەوان بەشێکی ئەو داهاتان ئەمێنێتەوە ئەمە خەلەلەکەیە یعنی ئەبێ کە کاتێک هین بوو من بەڕاستی هیچ لەگەڵ ئەویانیم کە قەرز وەرگیرێت بۆ موچە قەرز وەرگیر بۆ موچە واتە تۆ قەرز وەرگری بۆ شتێک سەرفیەکەی کە ئیسەسمارات نییە کە پرۆدەکتیڤ نییە کە بەرهەمدار نییە تۆ موچەی کە ئەیەن بە 1,200,000 کەسە بەڕاستی لەوانێت 400,000 پرۆدەکتیڤ بێت یعنی بەرهەمدار بێت 500,000 بەرهەمدار بێت باقی تری بەرهەمدار نییە و ئەمە لەسەر کێکەوێت لەسەر هەموو کۆمەڵگاش ئەکەوێت تەنانەت لەسەر ئەوانەشەکەی کە موچەخۆریان نییە چونکە 2000 بازار سستە بێ و ئەوانی سەریان لێ باش ئەمە کێشەکە بەس وەکو موچە لە وڵاتانە موچەی هەفتانە بێ هەفتانە موچە خۆر بەشێک لە موچەکەی بتوانێت مامەڵی پێوە بکرا بەڵێ یعنی خۆی ئەمە فیزیکال پۆلیسی ئەمە سیاساتی مالیەکە وڵاتان زۆر پەیڕێوەگەن مەسەن ئەمریکا و بەریتانەوە نەچێت ئەمە نابێ مقارنەی خۆمان بکەین لەگەڵەوانە بەڵام بوونە منە ئێمە با وڵاتی بەریتانە بێنەوە کاتی خۆی دەدرێ بەڵام لە عێراق ماگانە لە کاتی خۆی ئەدێ بەڵام لە وڵاتان لە زۆر وڵات لە هەنێ ئیش بەتابەتی لە زۆربەی کەرتی تایبەتە هەفتانە ئەدرێ مەسەلەن جاهانە جار هەیە ڕۆژانە ئەدرێ مەسەلەن یعنی هەنێ ئیش هەیە کە بڵێن ئیشی کۆمپانیای گەورە ئیشی کۆمپانیای گەورە ڕاستکەی لەوانەیە هەفتانە بدرێ بەس هەنێ حاڵەتە ڕۆژانەش دەدێت هەفتانەش دەدێت کە ئەمە بۆچی ئەم شتە ئەمە هەفتانە ئەدرێ لەبەرەوەی کە بۆی ئەو پارەی کە ئەو کەسی کە ئیشەکەی کردو پارەکە وەرەگرێت لە بازارە سەرفیکە بۆی کە سورعی تەداولی وەکوتم بازار ببووشێتەوە بڵێن بازار ببووشێت بەڵام ئەم لە کوردستانە بەڕاستی نیە و ئەم دواکەوتنە ئەوەی تر بازار سستەکاتەوە ئێبینین لە دوو مانگی داهاتوە کە چۆن بەڵێ جگە لە دواکەوتنەکەی هەر شێوازی دابەشکردنەکەشی هەندێک زار سوکایەتی تێنێ بۆ موچە خۆران بۆ نمونە لە سەرەگرتن بۆ موچە لەلایەن خاوەن پێراویستی تایبەتە خانە نشینە سەراوی کە موچەکە دوا دەکەی و لێبڕینەکەش شێوازی وەرگرتنەکەی پێدانەکەی بە موچە خۆران
ئەوە حاڵەتێکی تەکنیکیە مەسەلەن ئەو حاڵەتە تەکنیکیش بەڕاستی جێی قوبوڵ نییە جێی نیگەرانیە بڵێ بە شێوازێکی زۆر بەتایبەتی بۆ خانەنشینان بەڕاستی کە ئەبوایە خانەنشینان مەسەلەن جارێکەم جار لە یەکەم چین بووناکەوریان گرتای لەبەرەوەی کە کۆمەڵێکن کە چیە مەسەلەن vulnerable people مەسەلەن خەڵکانێکن ینی توانە و قووەتیان نییە ینی توانایان نییە بچن مەسەلەن پارە لە شوێنی لە سەرچاوی ترەوە داگەن تەنها سەرچاوە کە هیانە ئەوەیە بەڕاستی کە شاندرێتە بەو شێوانێتە بۆچی لەبەری کە حکومەت هیچ فشارێکی ئەم خانەنشینە لەسەر حکومەت نییە تا حکومەت ناچار بیان ناتەوە و مۆزەفەکانی ئەو مامۆستانیە کە لەسەری بە بەڕاستی ئەو شێوازەکەی ئەوە جار ئەسڵەن ئەو مەسەلەی شێوازی تەوزیعکردنی موچەیە هەبوو دەبێت باش چارەسەکرد بەڕاستی شتێکی زۆر عیبێ بەم شێوەیە ئەوە نەماوە بەگونیە دابەش بکرێت بالضبط شتەکە زۆر بەسیتیشانی ئەوە نییە بڵێ زۆر قورس بێت مەسەلەن شتێکی زۆر بەسیتە و هیچ مشکلەی نییە هەر دەتوانێت لە ڕێگەی کردی تایبەتیشەوە ئەوە بکات مەسەلەن تۆ ئەگەر یەکێک موچەکەی 500,000 بێت 400,000 دەتوانێت 3-4,000 مەسەلەن کردی تایبەت 3-4,000 غڕائینی بکات مەسەلەن چارجی بکات ئەوەی کە 4,000 لێسەنێ بۆی کە ئیشەکەی پارەکەی بە ئاسانتر بیاتێ بەڕاستی ئەوە هەر جێگەی خوب ینی شتێکی زۆر نامەنتیقیە کە لەم سەردەمە بەم شێوەیە بەڵام مەسەڵ کێشەکە ئەوە نیە بەڕاستی کێشەکە ئەوەیە موچەکە نادرێت ئەمە کێشەکەیە لە کاتی خۆیان نادرێت. سپاس دەکەم ڕووپاخان گرم وڵای بەڕێزت ئەوەی کە لە گەڵ موچە خۆران دەکرێت پێ دوایە جەنگێکی دەرونیە و بەڵێنەکەشیان شکاند ئەو بەڵێنەی کە دایان و دێمە 25 ڕۆژ بڵێن 30 ڕۆژ جارێک موچە دابەش دەکەین؟ بەڵێ ئەوە نەک جەنگێکی دەرونیە ستەمێکی گەورەیە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکرێت چونکە موچەخۆر 30 ڕۆژ کار دەکات لە بەرامبەر ئەوەی کە موچەکەی پێ بدرێ مافەیانی ئەوە مافێکی خۆی دەبێ وەریگرێ ئەوەی کە بەڵێنەکان بەس حکوومەت هەرێمی کوردستان خۆت یەکجار بەڵێن نەشکاندووە حکوومەت بەردەوامە لەسەر شکاندنی بەڵێنەکانی گینا حکوومەت هەرێمی کوردستان بڕیاریدا بوو 30 ڕۆژ جارێک بە پێی ئەو داهاتەی لە بەردەستێتی موچەدا بەش بکات دیارە بۆ ئەو مانگەش ڕانگەیاندە بوو کە بە 121 لێبڕینی 121 موچەدا بەش دەکا لە 25 مانگ دەست پێ دەکات لە 29 مانگ کۆتایی دێ بەڵام بەداخەوە نەیتوانی حکوومەت هەرێمی کوردستان دیسانەوە لە مانگەشدا بەڵێنەکەی باتە سەر هەتا ئەوەشیان ڕاگەیاند کە بۆ مانگی داهاتوو 121 نابێ لەوانەیە 100 دەبێ یان 115 دەبێ لێبڕینەکە بەڵێ کاک حەچیم دەمێ ئاماژە بە خاڵێکی تر بکەم بەر لەوەی کە موچە ینی موچەی بۆ نمونە وەزارەتێک بە 2 ڕۆژ بدرێ دۆخی موچە وای بەسەر بێ بەر لە 25 مانگ و لە 25 مانگ بۆ ئەو بەروارەی ئێستا حکوومەت هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی ئەنجامدا بڕیاریدا کە دەستکاری دەرماڵەکان بکات لە ژێرناوی ڕێکخستنەوەی دەرماڵەکان ئەمەش دیسانەوە مەترسیەکی تر بوو بۆ جێگیرکردنی ئەو 121ەکەی لێبڕینە بۆ ئەوەی لە یاسای پرۆژە یاسای بودجە کە دەینێرنە پەرلەمان بە ناوی ڕێخستنەوەی دەرماڵەکان ئەو 121ی لێبڕینە جێگیر بکەن یانیەوە بەڕاستی پرسێک بوو کەمە زۆر مەترسیدار بوو ئێمە ئاگادار بووین لە کاتێکدا کە دەرماڵە لە هەرێمی کوردستان ینی موچەخۆر کە موچە وەردەگرێت 156 دەرماڵەیە 144 ینی موچەی ئیسمی خۆیەتی کەواتە ڕێژەی نیوە زیاتری ینی موچەخۆری هەرێمی کوردستان دەرماڵە وەردەگرن اینجا 116 جێگیرە کە ئەوە مەترسی دەستکاریکردنی نییە دەستکاری ناکرێت بەڵام 100 تری ناجێگیرەکان بەشێکن لەو دەرماڵانەی کە بەشی زۆری ینی موچەی موچەخۆر لە موچەی موچەخۆر پێک دێ اینجا ئەو دەرماڵە ناجێگیرانە ئەوەی کە بە تەحدید لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باس کراوە کە پێداچوونەوەی بۆ بکەن ئەو دەرماڵانە کە بڕەکانیان زۆرە بۆ نمونە دەرماڵی ئیستثنائی دەرماڵی مەقتوع دەرماڵی خطوڕە ئەوانە بۆ نمونە مەقتوع زۆرە دەرماڵەیە کە لەوانەیە زۆربەی وەزارەتەکان هەیە هەر وەزارەتە و بەپێی تایبەتمەندی خۆی و بەپێی ئەو فەرمانگەی کە فەرمانبەر لی هەیە جۆرە دەرماڵەیەکی بۆ بڕاوەتەوە لەوانەیە دەرماڵەکە ینی زۆر لە موچە ئیسمیەکەی زیاتر بێن جا ئەوەش بەڕاستی وای کرد کە موچەخۆران ینی ترسێک بکەوێتە دڵیان کە دەستکاری دەرماڵەکان بکرێ دیسانەوە ڕێژەیەکی تر لە موچەکانیان کەم بێتەوە لە کاتێکدا کە نرخی بەهای دۆلار ئەوەندە بەرز بۆتەوە و بەهای دیناری عراقی کە
موچە بە دیناری عێراقیدا بەش دەکرێت لە بازاردا ینی بەهای ئاوادا بەزیوە کە ڕاستەخۆ تەسیری لەسەر مامەڵەی ڕۆژانەی نی خەڵک کردووە چونکە تۆ کە شت دەکڕی شت نرخی گرام بووە شتومەک کە دەکڕی نرخی گرام بووە و موچە شت بە پارە وەرگرتووە بە دینارت وەرگرتووە اینجا بۆیە ئەمە بەڕاستی ڕاستەوخۆ تەسیری لەسەر دۆخی ئابووری خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت موچە خۆران کردووە بۆیە ئێمە لە مەترسی دەرماڵەکان خەڵکی هەرێمی کوردستانمان ئاگادار کردەوە ئەو کاتەش کە یاسای چاکسازی هێشتا هەر پرۆژە بوو حکوومەت ناردیە پەرلەمانی کوردستان بەشی پێنجەمی کە تایبەت بوو بەر دەرماڵەکان بە یەک خاڵی زۆر مەتاتی باسیەوە دەکا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێخستنەوە بۆ دەرماڵەکان دەکا ئەو کاتە لە زاری بەرپرسێکی حیزبی دەستڕۆیشتوو من گوێ بیست بووم کە کوتی حکوومەت هەرێمی کوردستان پلانی ئەوەیە کە لە ئەنجامی دەستکاریکردنی دەرماڵەکان 100 میلیارد دینار بۆ حکوومەت بگەڕێنێتەوە یعنی ئەوانە هەر کاتێک داهاتی زیاتر بۆ حیزبەکانیان ببن ئەوە دەیانەوێت لەسەر جیرفانی موچەخۆران ئەو کورتێنانەیان پڕکەنەوە بۆیە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە پێداچوونەوە لەگەڵ وەزارەتی دارایی پێداچوونەوە بە دەرماڵەکان بکەن کە بەشی زۆری موچەی موچەخۆران دەرماڵەیە بەڵام بەڕاستیەوە جێگای قبوڵ نییە چونکە موچەی موچەخۆران بە یاسا ڕێک خراوە دەبێت بە یاسا دەستکاری بکرێنە حکوومەت هەرێمی کوردستان هەر کاتێک بیەوێ لەژێر هەر ناو پاساوێک بێ دەستکاری موچەی موچەخۆران بکات باشە زۆر بە کورتی ڕووپاکخان سەبارەت بۆی کە بەڕێزوتت لە پارلەمان دەتوانرێت بڕیارێک بدرێت بەبێ ئامادەبوونی حکوومەتیش لێبڕینی موچە هەڵبوەشێنرێتەوە و ئێوە لەگەڵەوەدان کە لە دانیشتنی داهاتوو کاری بۆ دەکەن کە حکوومەتە متمانەی لێ بسەندرێتەوە لەسەر لێبڕینی موچە دواکەوتی بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ خۆی 57 پەرلەمانتار ئێمە داوامان کردووە کە پەرلەمانی کوردستان کۆب بێتەوە بێ ئەوەی حکوومەتیش ئامادە بێ بە غیابی بڕیار بدە بە بڕیارێکی تەشریعی لێبڕینی موچە نەهێڵێ ئەوە دەبێتە بڕیارێکی تەشریعی ئەو کاتە مەسئولیت لەسەر پەرلەمان نامێنێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەزانێت کە تاکە بەرپرس حکوومەتە و نایەوێ لێبڕینی موچە چارەسەر بکە و دەیەوێ ئەو بەشێکە خواردوویەتی بیخوا بەڵام لە بەرامبەر ئێمەشدا 6 پەرلەمانتار زیاتر واژووی کردووە کە بە هاتنی حکوومەت یعنی بە ئامادەبوونی حکوومەت پرسی لێبڕینی موچەوانە تاوتوێ بکرێ نەک بڕیار بدرێ مە بەڕاستی لەگەڵ ئەوە نین دەبێت پەرلەمانی کوردستان هەر قسەی نەبێت دەبێت بڕیارێک بدە هاو شێوەی پەرلەمانی بەغدا کە ئەوان بەبێ حکوومەت بڕیاریان مەسەلەی دواکەوتنی سەر بێ و هەروەها بەڵێ ئێمە دەست بە پرۆسێ پرساندن دەکەین چونکە مە پێشتریش ڕامانگەیاندووە گە لێبڕین بەردەوام بێ دەست بە پرۆسێ پرساندن دەکەین لە دوای پرساندن دەچینە قۆناغی متمانە لێستاندنەوە. سوپاس دەکەم کاکتۆر کاتمان زۆر کەم وەزوەکو چارەسەر چییە بۆ موچە دواکەوتنەکەی دەبێت چی بکرێت لەسەر ئاسی حکوومەت بێ پەرلەمان بێ خەڵک بێ وڵا بۆ ماوەکوور چارەسەری ئەوەیە کە ئەبێ هەموو ئەو داهاتانەی کە هەم داهاتی نەوت و نانەوتەکانی شەدوکان بچێتەوە وەزارەتی دارایی لەو ناو وەزارەتی دارایی و تەوزیعکرا ئەمە چارەسەری ماوەکوور بەس بۆ چارەسەری ماوە درێژەوەی کێشەی ئابووری بە چارەسەر پێ و مەسەلەن ئەبێ پێشەکێ ئەبێ هەموو موسەساتەکان ببن بە موسەساتی حکومی و هەروەها ئەبێ ئابووری بە ئاڕاستیەکە بڕۆ کە خۆمان لە نەوت نەجات دەین یا بەشداریکردنی نەوت لە داهاتی حکومەتە کەمتر بێتەوە و بەشداریکردنی سێکتەرەکانی تر لە داهاتی حکومەتە زیاد بکرێت. دەرفەت هەیە جگە لە نەوت دێمە سەر چاویتی داهاتمان دەرفەتەکە بەڵێ هەیە بۆ نەمە کوشتکواڵ و گەشتیاری و سازیوانە زۆر هەیە دەرفەتێکی زۆر هەیە و زۆر بە ئاسانی دەتوان چارەسەر بکرێت بەڵامی تر بۆیە ئیرادەیەکی کە جێبەجێ بکات بەڕاستی. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان دکتۆر کامران قادر پسپۆری ئابووری لە ستۆدیۆی سەرکی هەروە لاولێرە و ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.